29 ساڵ لەمەوە پێشوو لە کاتی ڕاپەڕی نەمەزنەکەی گەلی کووردە شاری خانەقین وەکو سەرجەم شار و شارۆچکەکانی تری کوردستان بە یارمەتی پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاپەڕی لە سەرچی لە کۆ کاتین بداخل کوردستان خۆمان بووین چەند پێشمەرگەی بوون بە سەرپەرشتی برای بڕێزم خوا تەمەنی درێژکە هەر چەندەیسە پیاوێکی باری تەندروستی باش نییە کاک عەلی شامار لەوێ هێزی خانەقینمان دروست کرد بەناو هێزی خانەقینەوە لەوانە کاک عەلی خۆی سەرپەرشتیە کرد و من بوو مامۆستا سۆران بوو کاک حەسەن جاد بوو حوسێن قاسم بوو کاک حەقی بوو عەدنان قادر بوو کەریم عەسکەر بوو لەگەڵ سەباح مەولود لەگەڵ مامۆستا دڵشاد بووان کە لەوێ هێزمان دروست کرد و ئەو هێزانش کە هەموو شتێک کەلپەل و چەکەم متەقەمەنی هێنمانزا ئەسینگەکەوینە شەڕ و مەڕە ئێمە شەر لەوێ کەوتنە ڕێ لێرانە ئەو مەجموعە پێشمەرگانە هاتی من کەوتنەیە هەر لەم ڕێگە هاتیم لێرەنە بەڵام دی خەڵ خانەقین لێرەنە لە پێشوازیی جوان لە ئێمە من لێ خۆم لێرە زۆر یعنی فەخر و شانازیەکەم بەو ملەتەی خانەقیناتر جەماوەری خانەقین بە هەماهەنگی لەگەڵ شانە چەکدارەکان و ڕێکخستنهێنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیان ساز و ئامادەکرد بوو بۆ ئازادکردنی شارەکە لەگەڵ هاتنی پێشمەرگە توانیان ئەو هێزە زۆری ڕژەمی لە ناوچوو تەفروت و نابکەن فازەکە دەستکردە پیرەسینە خانەقین یانزەی سێبی سەعات تقریبان دەور نیمەڕۆگەی بی ئێمە چاوەڕێن پێشمەرگان کردین کە پێشمەرگانی شاتن کە عەلی شامار بی مامۆستا سۆران بی برایم مەدحەت بی سەباح مەولود بی کەریم عەسکەر بی بڕیام احتیمال شناویانش لە فکرمە چوو وەکو پێشمەرگە لە بانەوە هاتوبین دیێمەش وەکو گەنج و ڕێخستن ناو شارەکە هەڵسیان لەگەڵیانەوە و ئینتیفازە کردین ڕاپەڕینێکی هاکەزایی نەبوو ڕەنگە هەندێک خەڵک باسی بکڵێ ڕاپەڕینێکی هاکەزایی بووە نەخێر وانەوە ئەم ڕاپەڕینە نەخشەیەکی گەڵاڵە کراو بوو یەکێتی نیشتیمانی کوردستان بەس عەبقەری زەمان خۆی کە مام جەلال خوا ڕەحمەتی بکە ئەو نەخشەیانەدانا پێش لە مانگی نووە نەخشەکان دانریا و ئیشی لێکرا بۆ ئەوەی کە ڕاپەڕین بکرێ پێش ئەوەی عێراق بچێتە ناو کۆیتەوە خانەقین شەیدا و تینووی ئازادیە ئازادیش هەمیشە شنەبای خۆی بەڕووی خانەقیندا دەهێنێت لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە 11 ئازاری ساڵی 1991 جەماوەری ڕاپەڕیوی خانەقین و مەفرەزەکانی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ماوەیەکی کەم تەواوی شارەکەیان لە دار و دەستەکەی باس ئازاد کرد و ئەو ئازادیەش بە خوێنی زیاتر لە 50 شەهید و بێسەر و شوێنکردنی زیاتر لە 80 گەنجی خانەقین تۆمار کرا پەڕەکانی مێژوو بە شانازیەوە باسی قارەمانیەتی و ئیرادەی پۆڵاینی ڕۆڵەکانی خانەقین دەکەن لەو ڕۆژەدا دەشتی جەماڵگەلی کوردستان خانەقین